پارتی لەبارەی ناکۆکیەکان لەگەڵ یەکێتی هۆشداری دەدات و دەڵێت لە ژێرەوە شتی دیکە دەگوزارێت. هۆکاری مانگرتنی شێروان شێروانی لە زیندان لەلایەن براکێوە ئاشکرا دەکرێت. دەسەڵاتی ئێران بۆ 2 باڵی جیاواز دابەش بووە و ناکۆکیەکانیش ئاشکرا دەبن. کەمال کەرکووکی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لەبارەی ئەگەری دووبارەکردنەوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت. ئامادەین بۆ ئەمەگەرە و هەڵبژاردن دووبارە بکرێتەوە ئەگەر هەیە دەنگەکانی پارتی زیاتر بکەن. وتیشی لە هەرێمی کوردستان 100% و ئیدارەیی هەیە لە بنەوە شتێکی تر دەگوزارێت بۆ ئەوەی هەرێمی کوردستان لاواز بکرێت. بەپێی زانیاری ستاندەر ئێستا هیچ پەیوەندیەک لە نێوان ئەم دوو لایەنە نەماوە. پارتی لەڕێی کارتی دووبارەکردنەوەی هەڵبژاردن دەوێت فشار بخاتە سەر یەکێتیش لەڕێی هەڕەشەی هەڵوەشاندنەوەی کابینەی نۆ لەڕێی دادگای فیدراڵی دەوێت پارتی ناچار بکات داواکاریەکانی جێبەجێ بکات. ڕۆژنامەنووس شێروان شێروانی لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا لە نێو زیندانەوە بڕیاری مانگرتنی لە خواردندا. محەممەد عەبدوڵڵا سەرۆکی تیمی پارێزەرانی شێروان شێروانی ڕایگەیاند شێروان بەهۆی ئەو ناحەقیەی بەرامبەری دەکرێت و بەهۆی پشتگوێخستنی داواکاریەکانی بڕیاری مانگرتنی لە خواردن داوە. هاوکات بەرزان شێروانی برای شێروان شێروانی لەمبارەوە ڕایگەیاند داواکاریەکانی شێروان بەردەوام پشتگوێ دەخرێت کە لەو کاتەدا داوای مۆڵەتی چوونەوە ماڵی بۆ هەفتەیەک دەکات کە بەپێی یاسا و مادەکەی بەهۆیەوە سزا دراوە دەیگرێتەوە. بەڵام داواکاریەکەیان پشتگوێ خستووە. جێی باسا ڕۆژی 18 ئابی ساڵی ڕابردوو لە دادگای کەتنی بنەسڵاوە شێروان شێروانی جارێکی دیکە بە زیاتر لە 4 ساڵ زیندانی کردن سزا درا. ماڵپەڕی ئەکسیۆسی ئەمریکی لە زاری بەرپرسێکی باڵای ئەمریکاوە ئاشکرای کردووە کەوا کۆماری ئیسلامی ئێران بە تەواوەتی دابەش بووە بۆ 2 جەمسەری دژبەیەک باڵی سەربازی و باڵی دیبلۆمات و دانوستانکاران. سەرچاوەکە جەخت دەکاتەوە کە ململانەکان گەیشتونەتە ئاستێک هیچ کام لەو دوولایەنە ناتوانن بگەنە لای موشتەبە خامنەی ڕێبەری باڵای وڵاتەکە. ئەم دۆخە نیشاندەری دروستبوونی کەلێنێکی گەورەیە لە نێوان ئێرانی شۆڕش کە سوپا نوێنەراتی دەکات و ئێرانی دەوڵەت کە حکوومەت و دیبلۆماتکارەکانن. ئەم کێبڕکێتوندا بۆ سەپاندنی هەژمون و بەرژەوەندیەکانە لە ناوەندی بڕیارسازیدا.